هێنانی پێشنیارە یاسایی هەمواری یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئافرەت بۆ پەرلەمانی کوردستان ناڕزایەتی و نیگەرانی زۆری بە دوای خۆی داهێناوە و هاوڵاتیانیش ڕەخنەی لێدەگرن. هاوڵاتیان دەڵێن لە پەرلەمانی کوردستان لە بری چارەسەری کێشە و کەم و کوڕیەکانی لە پێشینەکانی هاوڵاتیان کار لەسەر تێکدان و لێکترازانی خێزانی کورد دەکرێت. وڵی ئێمە وەکو هاوڵاتیان ئەو پرۆژه یاسایی کە بەنیازە لە پەرلەمان جێبەجێ بکرێ سەبارەت بە خێزان ئەو بەرگەیە ئێمە وەکو هاوڵاتی بە هیچ شێوازێکی لەگەڵی دانین چونکە ئەم بڕیارە دەبێتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەلگا لەم حاڵەتەدا با بڵێین سەر و خێزان هیچ دەسەڵاتێک و توانایەکی نامێنێ. کاکە گیان بە هیچ ژێرەشی ئێمە لەگەر ئەو پرۆژەی دانینە لەبەرەوە ئەو پرۆژە نییە کە تخوا عیب نییە ئەشتێکی وا لە ژنومێ بنێنە سەر پەرلەمان بنێن ئەوە بە لەو پیاوەکەی بێتە سەرجێی وەڵاهی مردن باشترە. ئەشیوە چۆن ئەبی ئێمە لەگەر هیچ ئەو پرۆژەی دانینە بە هیچ جوێرەی هیچ کەسێکیش دەگەدانێ هەر کەسێک زەلامە خۆی بە پسرمام زانی بجێ بکرێ ئەبیتە بەڕڵای و ئەبیتە بێ قانونی و ئەبیتە بێ یاسایی. کو هاوڵاتیان هیچ لەگەڵ ئەو پرۆژه یاسایەدانین کە پەسەند بکرێت لەبەرەوەی ئەو کۆمەڵە خاڵانەی کە خراونەتە ڕوو بەڕاستی ئەمە لەگەڵەوەی دانی هیواداری هەموو ئەندام پەرلەمانەکان دژی بوەستنەوە لەبەرەوەی ئەو شیرازەی کە ماویشە لە ناو کوردەواریدا بەڕاستی ئەوەش نامێنی ئەگە بێت و پەسەند بکرێت. هاوڵاتیان داوا دەکەن ئەندامانی پەرلەمان هەمواری یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ڕەت بکەنەوە چونکە بە پاساوی ئازادی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بەمەبەست هەوڵی هەڵوەشاندنەوەی خێزانی کورد دەدرێت. خۆی پەرلەمان ئەنی ئیشی گرنگتر هەیە باشتر هەیە ئەولەویەتی پێبدا ژیان و گوزەرانی خەڵکی دیارە خەڵک بێنانە بێ ئاوە بێ نەوتە بێ غازە شتی زۆر گرنگتر هەیە. خەڵک زۆر بێسەر و شوێن بوو خەڵک ڕای کرد لە ترسی نەهەنگەکانی وشکانی باشیان بە نەهەنگەکانی ئیزەی نییە. وڵای ئەمەگو هەوڵاتی بەڕاستی لەگەڵ ئەو پرۆژە یاسایەدانی بینیم شەو لە تەلەڤیزۆن نەزانم ئەو حکوومەتە هیچ ئیشێکی نێدانە شەزگی یعنی هینی دانەوە کۆمەلگای کوردی لەگەڵ شوێن بەڕاستی ئەو تەقالیدە جوانی کە ماوە لە ناو کوردەواری بە کوردەواری بۆ ناسراوە کە حالوت و تەقالیدی خۆی بپارێزێ یعنی ئەوانە چی ئیشیان نیە تانەسن کۆمەلگای کوردی لێک هەڵەوە شوێن بەڕاستی ئەمە کارەساتە بۆیە من داوام لێ ئەو یاسا جێبەجێ نەکرێ. پێش نیازە یاسای هەمواری یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئافرەت کە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ کرا لەلایەن فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و چەندین فراکسیۆن و پەرلەمانتاری دیکە ڕەت کرایەوە چونکە لە چەندین مادە و بڕگەدا با پێچەوانەی شەریعەتی ئیسلامە و دەبێتە هۆی زیادکردنی کێشەکانی ناو خێزان نەک چارەسەر. ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو. هاوڵاتیان بە هەموو شێوازێک ئەو پرۆژە یاسایە ڕەت دەکەنەوە. هاوڵاتیان پێیان وایە با جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە شیرازەی کۆمەڵگەی کوردەواری بەرەو لە ناوچوون دەچێت. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلات کەناڵی پەیام.